ئافرەتێکی ئیماندار میسری ڕەحمەتی خوای لێبێ لەگەڵ پیاوەکەیدا سەفەری حەجیان کرد و گەڕانەوە. لە سەفەری حەج گەڕانەوە باخیرەیەکدا قەدەری خوا هاوار کرا بۆتیان باخیرەکە خەریکە غەرقە بێ لە نقمبووندایە کەشتێکە. هەمویان مەشغوڵ بوون سەرقاڵ بوون. ئافرەتەکەی لە شوێنێک ئابرە ناو باخیرەکە، باخیرێ گەورە بوو، بانگی لە خێزانەکەی کرد بە پەلە وەرە دەرەوە خەریکە غەرقە بین ئەخنچین بە پەلە وەرە دەرەوە. ئافرەتەکەی شووتی واللهی هەتا تەمە لە غورفەی خۆیان بووە، فەرمی واللهی هەتاکو بە جوانی خۆمدا نەپۆشم، چونکە هەندێ باخیرە هەیە وەکو ئوتێلوشتەکان وایە زۆر ڕاقی و زۆر فراوانە ناوە شارێکە بۆ خۆی. هاواری کرد کاتی ئەوە نییە خۆ داپۆشی بە پەلە ڕاکە دەرەوە خەریکە غەرقە بین. وتی واللهی هەتا جلو بەرگەکەم بە کاملی لەبەر نەکەم نایەمە دەرەوە، بۆی ئەگەر مردم بە داپۆشراوی بمرم، بۆی ئەگەر مردم بە داپۆشراوی بمرم بۆ ئەوەی کاکاتێکی زیندوو ئەبمەوە داپۆشراوی زیندوو ببنەوە. ئەوە ئیماندارە. کۆ ئافرەتانە و ڕامۆخەمی ئەوەندەیانە شایە دەی سەر ڕوتکە مارە بڕینە سەر ڕوتکە فرسەتە قەیچێکا بۆنەیە ئەحتیادیە سەری ساڵە سەر ڕوتکە نەورۆزە سەرت ڕوتکە. بەخوا حەیفە ئەمانە بکەیت هاوڕێ ئێمانە هەر زۆر حەیفە، هەر بەڕاستی زوڵم و تاوانێک گەورەیە. ئەم ئافرەتە ئیماندارە وتی واللهی هەتا جلو بەرگەکەم لە بە تاواتی لەبەر نەکەم خۆمدا نەپۆشم نایەمە دەرەوە منە ئەوم پیاوە. بەڵێ خۆی داپۆشی و هاتە دەرەوە فەرمی ئەگەر مردیشم با بە عیبادەت و چاکەوە بمرم. بەڵێ هاتە دەرەوە هەمویان دڵنیا بوون خەڵکی ناو باخیرەکە کە هەمویان غەرقە بن و ئەخنکێن. کاتێککە ئافرەتەکە تەماشای کرد هیچ ئومێدێک نەماوە، دەستی کرد بە گریان بە پیاوەکەی خۆی وت تو ئەو خوای کە دروستمانی کردووە لە من ڕازیت. پیاوەکە دەستی کرد بە گریان وەڵامی نەدایەوە. جاری دوم وتی پێت ئەڵێم تو خوا لە من ڕازیت، بەس حەزەکەم گوێم لە دەنگت بێ لە من ڕازیت یا لە من ڕازی نیت. پیاوەکەی دووبارە دەستی کرد بە گریان. ئافرەتی ئیماندار متەقی ئەمانە ئەهلی بەهشتن ئینشاءالله، ئەمانە بە حەیا و بە حورمەتەوە سەریان نایەوە. تۆش بە هەمان شێوە بە خوشکی بەڕێزم. پیاوەکە دەستی کرد بە گریان وتی والله زۆر لێت ڕازیم، خوا لێت ڕازی بێ، من زۆر لە تۆ ڕازیم. ئافرەتەکەش لە کاتی غەرقا بوو، خەریک و ئەخنکە شایەتمانی هێنا وەفاتی کرد، غەرق بوو چۆنە ئاوەکە خنکە. بەڵام قەدەری خوا لەو کاتە فریان کەوتن پیاوەکە ڕزگاری بوو، پیاوەکە ڕزگاری بوو ئافرەتەکە خنکە، بەڵام بە شایەتمانەوە خنکە، بە حیجاب و بە عابا و بە لەچکەوە خنکە، بە دیسکۆیی نەخنکە. بەڵێ ئەو کاتە پیاوەکەی دەگریا دەی فەرموون ئینشاءالله ئومێدم هەیە خوا لە بەهەشتا لەگەڵ تۆ کۆمان کاتەوە، چونکە تۆ بەڕاستی ئیماندار بووی، بەڕاستی ئافرەتێکی چاک بووی. جا ئینشاءالله ئێمەش با ئەو ڕۆژەمان لەبیر نەچێ. خوشکی بەڕێزم خۆت داپۆشە بۆ ڕۆژی ئەو ڕۆژەی کە ڕووتی هیچ لە بەردانیە. برای بەڕێزم لەخوا بترسە بۆ ئەو ڕۆژەی کە هیچ لە بەردانیە، هیچ لە پێدانیە، بۆی خوا ڕێزت لێ بگرێ، بۆی خوای گەورە ڕەحمەت پێ بکات.